دەستان خۆش بێ بێگومان ڕۆژ بە ڕۆژ ئێمە خۆمانی بیستین هەم لە کەناڵەکانی تەلەڤیزیۆنی هەم لە سوشیال میدیا ڕۆژ بە ڕۆژ کوشتنی ئافرەتانە بینین، ئەشکەنجە و تعزیبی ئافرەتانە بینین، ئیتر لە هەر تەمەنێکا بێ لە هەر ناوچەیەکا بێ بە تایبەتی من باز لە کوردستانەکەم بێژگە لەوانی کە لە دەروی کوردستانی ژڕۆیە لە هەموو چین و توێژەکانە. بێگومان شاردنەوەی ئەوەی کە ئافرەتەکان زیانیان پێگەێنرێ بەوەی کە ئەکوژرێن بەوەی کە نازانین تەنانەت هۆکاری کوشتنەکەیان چیە، ئەمانە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە مافی ژن لە هەرێمی کوردستان بە تایبەتی و لە زۆربەی زۆری ناوچەکانی دنیاە مافی ژن زۆر کەم پارێزراوە. سەرڕای ئەوەش ئێمە هیچ تا ئیسا یاسایەکی ئەوەمان نییە کە بتوانین وەکو ژن بنیادی خۆمان بچەسپێنین. بۆ نمونە کۆمەلگامان هەیە کە ئەسڵەن ئیشارێتەوە کە کچەکەی کوژراوە، یاخود ئەگەر کچەکەی کوژرا بێتیش بە کوژرایی بەدۆزرێتەوە ئەو هەر ئیشارێتەوە هۆکارێکی ئەخاتە پشت لە بەرەوەی عیبەوەی وەکو کۆمەلگا حەیایەچێ. ئەمانش طبعاً ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونایە و ئەگەر بەردەوامیش بەو شێوەیە بشاردرێتەوە زیاتر و زیاترە بێ بەداخەوە. بێگومان ئەو یاسایی کە فدرالی عێراق دەری کردووە لە 100 تا 100 توندوتیژێ بەرامبەر بە ژنان، بەڵام لە شێوەی لە چوارچێوەی یاسایە لە واری یاسایە بەڕاستی. لەبەر ئەوەی من مافی خۆم ئەگەر هاوسەرەکەم دووبارە بێژن بێنێتەوە هەڵبەت ئەبێ من نەقسێکم هەیە بۆیە هاوسەرەکەم هەوڵای جارێککە ژن بێنێتەوە. ئەما ژن هێنانەوە چارەسەرە بۆ کەمی نەقسی ئافرەتێک ئەگەر هەبێت، یاخود ئەگەر هاتو ژنێک سەربەهەویە شووی کردوانێ ئەی ئەمە مافی ژنی دوو هەمی ژنێکە بە هەمان شێوە ئەخورێ. بۆیە ئەو بڕیارە بەڕاستی ئێمە هەمووکو ئافرەت وەکو هەوڵی خۆمان هیچ بەم بڕیارە رازینین و وەکو ئەوەی کە دیفاع ئێمە لە ژنەکەین، وەکو ئەوەی کە کۆمەڵێ دیبیتمان کردووە، کۆمەڵێک وەرکشۆپەکەین سەبارەت بە توندوتیژی دژی ژنان، ئەمەش بە هەمان شێوە ئەخێنە ناو چارچێوەی ئەو توندوتیژانی کە بەرامبەر ژنان ئەکرێت. ئەبێتە زیادبوونی کێشە کۆمەڵایەتیەکان، هەم ئەبێتە هۆی ئەوەی کە ئەو ژنە فشارێکی دەرونی زۆر قورسی لەسەر دروست ببێ. زۆرجار ئەم ژنە شەر نییە مناڵی نەبێ، لەوانێ مناڵی هەبێ، هەم فشار بۆ مناڵەکانیشی دروست بێ، هەم لەوانێ مناڵەکانیشی کچبن هەمان فشاریان بۆ دروست بێ، لەوانێ ئەو ژنە پەنابەرێتە بەر خۆکوشتن. یعنی زۆر لە شتی تر کە ئێمە ڕۆژانە ئەیبیستین بەڕاستی بەرامبەر ئەوەی کە ژنی دووهەمی بەسەرا هاتووە چکارە ساتێکی قولقان و ئەم مۆزوعە. بۆیە هیچ ئەوەجی قوبوڵ نییە ئێمە وەکو خۆمان و پێویستە ئەمەش هەر بە هەمان شێوە بخرێتە ناو چوارچێوەی توندوتیژی دژی ژنان. ئەم یاسایی کە دەرکراوە بەڕاستی من بە توندوتیژی جارێکی تر لە دژی ژنان ئەیبینمەوە، لە برەوەی کە هەوەکو هەمومان ئەزانین کە هیچ داتایەکی کە بەرامبەر توندوتیژی ژنان کە کراوە هیچ داتایەک ڕوون و ئاشکرا ناکرێ وەکو ئەوەی کە پێویستە ئاشکرا بکرێن، نە لە دادگاکان بە دقیقی ئەتوانین بەدەستی بهێنین و بکەین، یعنی بخینە ڕوو بۆ هەموو تاکێکی کۆمەلگا، نا لە هیچ سەرچاوەیەکی ترەوە داتاکان بەڕوون و ئاشکرایی وەکوی پێویستە ئاشکرا ناکرێ. بۆیە یعنی من هیواخوازم کە هەموو ئەو کەسانی کە دەستیان هەیە لە بڕیارکردنی ئەو یاسایەدا جارێکی تر بە یاساکایە بچنەوە و بە جۆرێک لە جۆرەکان وەکو یاساکایان دەرکردووە لە بەرژەوەندی تەواوی ژنانی جیهان بێت. وەکو هەمومان ئەزانین شتەکە زۆر ناشەفافە، بەڵام هەمومان ئەزانین کە ئەوەی کە ئاشکرای ناکە هەموو کار بەدەستەکانن. من توندوتیژی بەرامبەر بە هەر کەسێکەکەم ئێمە ئێستا ئەزانین کە توندوتیژیەکان لە بەرامبەر مناڵیش ئەکرێت، اینجا چ نەخوازەڵا بگا بۆی کە بەرامبەر بە ژن و کچ کە ئازانین بە دەرەجەیەکی زۆرە، بەڵام هەمووی پەردەپۆشەکرێ، هەمووی چاوپۆشی لێکرێت. من خوا نەخواستە توندوتیژیەک بەرامبەر تۆ ئەەکەم، بەرامبەر بە هاوڕێکەم یەکەم، بەرامبەر بە خوشکەکەمی ئەەکەم، بەس ئەوەنە باڵا دەستێکم هەبێ یان کەسێکی بەرپرسم لە پشت بێ چاوپۆشی لەم کەیسەی منەکرێ. شتێکی ناشەفافە و ئەگەر ئەوها بەردەوام بێت و هەموو ئەم توندوتیژیانی بەرامبەر بە هەر تاکێکی ئەم کۆمەڵگەی ئەکرێ بەم شێوازە بەردەوام بێت، توندوتیژی بەرەو زیاتر بوون ئەچێ، بەداخەوە بەرەو کەم بوون ناچێت. تانین کە ئەم توندوتیژیانی کە ئەکرێ زۆرینەکەی ئەگەڕێنینەوە بۆ ڕێگەزی بەرامبەر کە پیاوانن، بەڵام هیچ یاسایەک نییە، یعنی هیچ یاسایەک نییە بۆی کە مەسەلەن من دوو ڕۆژێکەوە لە براکەم بکەم کە توندوتیژی بەرامبەر بە خوشکەکەی نەکا، بەرامبەر بە هاوسەرەکەی نەکا، بەرامبەر بە دایکی نەکا، لەبەرەوەی کە ئەگەر یاسایەکیش بۆ ئەم توندوتیژیە دەرنەکرێت و فراهەم نەکرێت، بەڕاستیەوە هەر وەکو پێشتریش ئاماژەم پێەیە توندوتیژی بەردەوام ئەبێت، زیاتر ئەبێ کەمتر ناکا بەداخەوە.